لە یادی ڕۆژی جیهانی تاڵاسیمە ئەمڕۆ لە نەخۆشخانەی لەدایکبوون لە قەزای سۆران هەڵمەتێکی خوێنبەخشین بۆ توشبوانی نەخۆشیەکە ئەنجامدرا. ژمارەی ئەو نەخۆشانەی لە سۆران تووشی نەخۆشی تاڵاسیمە بوونا زیاتر لە 40 کەس دەبن و مانگانە هەر نەخۆشێک پێویستی بە یەک بۆتۆڵ خوێن هەیە. ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی تاڵاسیمە کە هەشتی ئایارە بە ڕۆژی جیهانی تاڵاسیمە ناسراوە، هەستاین بە بەرزڕاگرتنی ئەو ڕۆژەی کە وەکو ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان چالاکێکمان ئەنجام دە چالاکەکان کە بریتی بوون لە هەڵمەتێکی خوێنبەخشین و لە هەمان کاتدا توشبوانی تاڵاسیمە کە زیاتر لە چل نەخۆشی تاڵاسیمای لە سنووری سۆران مانگانە خوێن وەردەگرن و گوڵیان پێشکەشی ئەو خوێنبەخشانەی کردکەوە پێشتر خوێنیان بەخشی و ئەمڕۆ خوێنیان بەخش. بەگشتی ئێمە هەر کەسێک پێویستی بە خوێن بۆ برینداران زۆر تەلەفۆنەکان سەر تاسەرکی کوردستان ئێمە ئەتوانین خوێنیان بۆ دابینکەین بە کەرکووکیشەوە خوێنبەخشمان لە زیاتر لە 3000 خوێنبەخشمانەیە لە ساحەتی کوردستان ئامادەین بۆ هەر کاتش لە هەر شوێنێک نەخۆش پێویستی بە خوێن بێت یا بریندار پێویستی بێت. نەخۆشی تاڵاسیمە نەخۆشیەکە تووشی خوێن دەبێت و لە باوانەوە بۆنەوەکانیان دەگوازرێتەوە. بەهۆی نەخۆشیەکەوە جەستەی مرۆڤ کەمترین خڕۆکەی سووری خوێن و هیمۆگلۆبین بەرهەم دەهێنێت کە بەرپرسە لە گواستنەوەی ئۆکسجین بۆ سەرجەم ئەندامانی جەستە، کاروەها گواستنەوەی دووەمۆکسیدی کاربۆن لە جەستەوە بۆسیەکان و ئەم نەخۆشیەش هەردوو ڕەگەز تووشی دەبن. ئازاد و مەراوەیی کەناڵی ئاسمانی پەیام